دوا بە دوای ئەوەی کەوا هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان داوایان کرد بە داخستنی ئەم بن کە تەندروستیانی کە لە شارەکانی کوردستان هەیە ئەوانەی کەەوە بە ڕێژەیەکی کەم بە پارەیەکی کەم چارەسەری هەندێک لە خانەوادەی شەهیدان دەکەن کە ئەم بنکانە داخراون ئێمەش بە داداچوونمان بۆ کرد فعلەن هەمویان داخراون و بەرنامە و قسەش لە گۆڕێدا کەوا درابێ بە کەتی تایبەت شوێنەکانیان کە شوێنەکان بە هەزاران میلیۆن دۆلار خەمڵێنراون بەو مەرجە و بۆ پاساوی کە گوایە وەزارەتی تەندروستی هەڵبستی بە تعویزکردنەوەی ئەم کەلێن و ئەم خەلەلەی کەوا لە خانەوادەی شەهیدان ڕووبدا بەداخەوە لەگەڵ ئەوەی کەوا برینەکان قوڵتر دەبن لەبەرەوەی قوربانیەکان گەورەتر دەبن حکوومەت بێباکتر دەبێت لە ئاز خزمەتی خەڵک بۆیە ئێمە بە فەرمی لە ڕێی دەستەی سەرۆکاتی پەرلەمان داوایەکمان تەقدیمی وەزارەتی شەهیدان و کارباری زیندانیانی سیاسی کرد بۆەوەی کەوا لێژنەی چاکسازی ناو وەزارەت بێت نەگو جەنابی وەزیری دوای ئەوەی بە نووسرا وڵامیان داینەوە کە ئێمە ناتوانین بین ئێوە وەرن بۆ سەردانمان نەخێ ڕوونکردنەوەیان نەداوە بەڵام ئێمە بە خۆمان تەحلیلاتمان بۆ کردو لەبەر ئەوەی کەوا پاساویان نییە لەبەرەوەی هەڵوێستەکانیان زۆر لاوازە داخستنی ئەم بن کە تەندروستیان بەبێ پاساوە بە بیانووی کە خەرجی زۆری هەیە واتە یاسای چاکسازی کە دەرچوە لە کوردستان لەسەر ژیرفانی خەڵکی هەژار و فەقیر و لێقۆما و بەژمێنێتی و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و دەستی پێکردو لەبەرەوەی لە بیرە نەوتەکان و سەرچاوەداراییەکان و خاڵە سنووریەکان و دەست پێ بکە هەستاوە بە داخستنی بنکەیش تەندروستی کە مانگانە دەڵێ هەم بنکەکان 75 میلیۆن دیناری عێراقیان مەسرەفە بۆیە ئێمە چاکسازی دەکەین